پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم چاکترین سەروەت و سامان و ماڵی دنیا وزەوجەة مؤمنة تعینه على ئیمانه، ئافرەتێکی ساڵیحە و باش و چاکە کە هاوکار و یارمەتی دەری پیاوەکەیەتی لەسەر ئیمان و ئیسلامەتی و لەسەر دینداری. وەختێک کە بانگیدا بە پیاوەکەی دەڵێ بڕۆ بۆ مزگەوت و جەماعەتەکەت بکە، وەختێک کە چۆ بۆ بازار و بۆ کار و کەسابەت پێی دەڵێت ماڵی حراممان بۆ نهێنیتەوە، بە ماڵێکی کەم ڕازین بەڵام با ماڵەکە حەڵال بێت. یەکێک لە ئافرەتە ساڵیحەکان کاتێک کە پیاوەکەی دەچوو بۆ بازار و بۆ کار و کەسابەت دەستی بە پۆشاکەکەیەوە دەگرت و پێی دەوت ئاگادار بە و لە خوای گەورە بترسە دەربارەی ئێمە ماڵ و سەروەت و سامانی حراممان بۆ نهێنیتەوە، کار و کەسابەتی حرام نەکەیت. ئێمە سەبر دەگرین لەسەر فەقیری بەڵام سەبر ناگرین لەسەر حرام، چونکە هەر کەسێک حرامی خوارد تووشی حرام بوو خوا پەنامەندە ئەو کاتە ماڵی وێران دەبێت. ئاگادار بن دایکان و خوشکان، هاوکار و یارمەتی دەری پیاوەکانتان بن لەسەر دینداری و چاکەکاری، چونکە قسەی ئافرەت کاریگەری زۆر بەسەر پیاوەوە هەیە. ئایا دەزانن دایکە خەدیجەمان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت بوو بەو ئافرەتە پایە بەرزە و خوای گەورە ئاوا دەرەجەی بەرز کردەوە و هاوڵی پێغەمبەر و لەگەڵ پێغەمبەردایە صلی الله عليه وسلم لە بەهەشدا، هۆکارەکەی ئەوە بوو کە پاڵپشتێکی زۆر بەهێزی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لەسەر کاروباری پێغەمبەرایەتی. بۆیە پێغەمبەر لە دوای مردنیشی هەمیشە زیکر و باسی چاکەی دەکرد چونکە هاوکاری بوو لە دینداریدا. خوای پەروەردگار عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات.